نیشتیمانم خۆشەوێ خۆشم مەوێ خۆشم مەوێ ئەم نیشتیمانم خۆشەوێ بەڕێزە بەڕێوبەر و یاردەدەری بەڕێوبەری قوتابخانەی شیلانی بنەڕەتی ئینگلیزی ئەمڕۆ ڕۆژی 5 ئادارە کە پشووە ئەو بەڕێزانە چەند ڕۆژە خەریکی بۆ یاخکردنی قوتابخانەکەن لەگەڵ چەند کرێکارێکە لەگەڵیان کار دەکەن بەڵام خۆیان ڕاستەوخۆ وەکو دەبینن خەریکی کارکردن ئەمە نمونەی یەکجار جوانە کە پێویستە بەڕاستی هەمومان چاویان لێ بکەین و بەیەکەوە بەشدار بین لە ئاوادانکردنەوە و جوانکردنی ئەو شوێنانەی کە بە خۆمان کاریان لێ دەکەین دەستیان خۆش بشانی ئەوان کە نمونەیان زۆر بێ خوێنی دڵە دڵکە بولبولی سەرچڵە دڵکە بولبولی سەرچڵە شەیدایە بۆ ڕیەڵ سەماندوو نەبن ئەو ڕوو پشووە تەوانەوە هاتوون لێرە لە جاتیەوەی لەگەڵ ماڵ و منداڵی خۆتان پشووەکە بەسەر بە خەریکی بۆ یاخکردنەوەی مەکتەبن ئەو پەیامە چییە؟ یعنی بۆ نمونە ئێوە هان دەدا کە بەو بێموچەیەی بەوەی کە خەڵک هەموو بێزارە بەڕاستی ئەوە ئێستا سەرچاوی بەنیسبەتە من سەرچاوی چاو لێکردنن یعنی لەو هەموو متەشائیمەی لە کوردستانەوە خەریکی بۆ یاخکردنی مەکتەبەکەتان پەیامەکە چییە؟ زۆر سوپاس وەڵا ئەمە هەموو دەستەی کارژێڕی هیوایەتمانە ڕۆژە پشوو بێ ئیش لە ناو قوتابخانە بکرێت تەبعا لە ناو دەوام لەبەر زۆری تەڵەبە و مامۆستایان و یعنی ناکرێت هەمووی شەش لە ناو قوتابخانە بکەین ئەو ڕۆژانەی پشوو ئەمە دەیخۆزینەوە دێن ئەو شانەیە و ساڵاتیانە هیچمان لە ناو قوتابخانە ئەنجام دێن وا هیوادارین ئەو ویشەی ئەمە دەیکە ببتە چاولێکەری لە بۆ قوتابخانەکان بتوانین سەرنج قوتابیان ڕابچێشن لە بۆ قوتابخانەیان لەلا جوان بکەین قوتابخانەیان لا شیرن بکەین و هەروەها ئەوانش کە دەبینن مامۆستا ئیش دەکا و بەڕێوەبەر ئیش دەکا و یاریدەدەر ئیش دەکا مەجبورن بە پاچی ڕای بگرن و بیپارێزن